بۆ جارێکی دیکە مامۆسایانی وانەبێژ بە هەڵگرتن و وتنەوەی چەندین دروشم لە بەردەم ئەنجومەنی وەزیران گربوونەوە و داوای دامەزراندنیان دەکرد. نوێنەری مامۆسایانی وانەبێژ لە کاتی خوێندنەوەی بەیاننامەکەدا کە ئارەسەی لایەنە پەیوەنددارەکانیان کرد ئاماژەی بەوە کرد سەرباری چەندین هەڕەشە بۆ ئەوەی ئەم خۆپیشاندانە ڕێک نەخرێت بەڵام ئێمە بەردەوام دەبین لەسەر داوا ڕەواکانی خۆمان. بەڕێزان لە ماوەی ڕابردوو تا ئێستادا بەردەوامین داواکانمان داوا لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردە و سەرجەم لایەنی پەیوەندیدار دەکەین تایبەت بە کەرتی پەروەردە بێن بەدەم داواکاری مامۆستایانی وانەبێت کە ئەویش دامەزراندنە. هەر لەو خۆپیشاندانەدا مامۆسایانی وانەبێژ ئەوەیان خستە ڕوو لە ئێستادا هیچ بیانوێک بۆ حکومەت نەماوە بۆ ئەوەی دەرگای دامەزراندن نەکاتەوە چونکە دۆخی ئابووری هەرێم لە ئێستادا لە هەموو کات باشترە. ئەمە یەکەم جارمان نییە و دوایین جاریشمان نابێت هەتاگەین بۆ مافی خۆمان کە دامەزراندنە مامۆسایانی وانەبێژین سەر و 21,000 مامۆسای وانەبێژین هاتوین بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران تاکەشت کە ئێمە داوای بکەین داوای دامەزراندن و حەقی خۆمان و مافی خۆمانە هەتا وەکو ئێستا پارەی سێمانگی ساڵی ڕابردوو دابەش نەکراوە بە ناوی جیاجیا بە بەهانەی جیاواز نازانم ئەو حکوومەتی هەرێمی کوردستانە نابینێ ناویستێ هەتاکەی ئەم دۆخە بەڕێدەکە بە مامۆسایان بەڕێدەکە نازانین. مامۆسایانی وانەبێژ وەکو خۆیان ئاماژەیان بۆ کرد ژمارەیان زیاتر لە 22,000 مامۆستا دەبێت و نزیکەی 20 لە سەتای مامۆستایانی وەزارەتی پەروەردە پێک دێنن بۆ گەیاندنی داواکارەکانیشیان تا ئیسە نزیکەی 500 یاداشتیان داوە بە حکومەت و نزیکەی 6 ساڵش دەبێت لەسەر شەقامەکانن. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.